سلااوتان لێبێت و ئەم کاتتان باش. ئەمڕۆ لە بناری کاروخم ئێرە گۆڕی مەدانانی پێ دەڵێن. دیارە ئەمڕۆ فیستیڤالێک لەم شوێنە ڕێکخراوە لەژێر چاودێری بەڕێوەبەراتی ناحیەی وەرتێ. ئەم فیستیڤالە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیا لە خۆ دەگرێت لەم شوێنە دڵڕفێنە کە لە بناری کاروخە. من بڕگەکانتان پێ ناڵێم بۆ ئەوەی کۆی بڕگە و بابەتە جیاوازەکانی ئەم فیستیڤالە لە ڕێگایەک شاشەی زاری کرمانجی بۆتان بگوازینەوە. من تریسکە مەغدیت وەکو هاوڵاتیەکی وەرتێ بەشداریم کردووە لەم فیستیڤالی بناری چایکارۆ. بوونی ئەم فیستیڤالانە زۆر پێویستە بە تایبەت بۆ ناوچەکەمان کەوا دەکات زۆر دەمێکەکەوا خزمەتکارمان نەبینیوە لێرە کۆ دەبینەوە وەکو هایلێک یاخود هەموو ئەو ناسیاوانە لێتر کۆ دەبنەوە و کۆمەڵێک چالاکی بەڕێوە دەچێت کە زۆر دڵخۆشە بین پێی. وەڵاهی ئەو شوێنەوە ساڵی دووەمە ئەو فیستیڤالە لێرە ئەنجام دەدرێت. گروپی ئەسب سوارانی وەرتێ کارەکەی ئەنجام دەدەن کە پێی کاتۆ لە کۆمەڵێک بڕگەی لەژێر سەرپەرشتی و هاوکاری و یارمەتەکانی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕێز کاک کەڵگوشەک نەجیب و بەڕێز قایمقامی قەزای ڕەواندز کاک ئەحمەد. هەروەها ئەمە لێرە جێبەجێکارین وە ئەو گروپەش دەژێت چاودێریمە ئەو ئیشکارانە دەکات هاوکاریە لۆجستی و پێداویستەکانمان بە هاوکاری سەرۆکاتی شارەوان وەرتێ بۆ دابین کردنەوە ئەوەی پێویستیشە بۆیان دەکەین. ڕێبوار مستەفا حوسێن وەکو پێشکەشکار لە فیستیڤاڵی ئەسپ سوارانی کارۆخ بەشداریم کردیام. ئامانجیمە زیاتر لەو فیستیڤاڵەوەیان بتوانین ئەسپ سوارانی و دەڤەرەی بە تەواوی ناوچەکانی کوردستان بناسێنین و بتوانین لە ساڵانی داهاتووش فیستیڤاڵەکەمان فراوانتر و گەورەتر بکەین و شوێنێش تایبەتشمان ئامادەکرایەکە لە ڕێگای بەڕێوەبەراتی ناحیەی وەرتێەوە مۆڵەتی بۆ دەرچووەکە تایبەت بکرێ بە شوێنی ئەسپ سواری و سیباقاتی ئەسپ و غاردان و نمایشکردنی ئەسپیم. خۆم بە خۆشحاڵە زانم وەکو دانیشتوێکی نەعیەی وەرتێ کە ئەو ئەسپ سواریە بەخێربێن سەر چاوم ئەوە یادگارێکی کۆنە لە باو باپیران لۆمان مایتەوە. وەختی خۆ زۆر هاتی مێرە بە زەمانی گەنجی ینی لێرانە شوێنی باو باپیرانمە هاتینە لە بۆ کەوشوشتی شوێنێکی خۆشە. هیوادارم هەوڵی زیاتر بدەن شتی باشتر بکەن لۆمان بەخێربێن سەر چاو. من نام ڕزگار جەلالە سەرۆکی گروپی ئەسپ سوارانی کارۆخ. ئەم ساڵیش وەکو ساڵی پار هەستاین بە ئەنجامدانی کار و چالەکی ئەسپ سوارانی کارۆخ و لەژێر چاودێری بەڕێوەبەراتی ناحیە و بە هاوکاری کاکەژار عەجی سەرۆک شارەوانی وەرتێ و کۆمەڵێک لە ڕشوی پیامەقوڵان ئەمڕۆ فیستیڤالە بەڕێوەچین. ئەو بڕگانە چەند ئەسپ سوار لێرە بەشداریان کردووە و چۆن ئەگەر بۆم باز بکەیت؟ بەڵێ ئەمڕۆ چ لە ئەسپ سوار بەشداریەکە بەشی وێرغەمان هەیە سیباقیمان هەیە و بەشی تعلیممان هەیە و خوار و 16 ساڵیش کەوانەیە ئەندامنی لەلایەمە بەڵام بێبەشمان نەکردینە لەژێر چاودێری گروپی ئەسپ سوارانی کارۆخ لەوانشمان چالەشێکمان ڕێخستێ و خوار و 16 ساڵیش ئەو ساڵ بەشداریەکەن. ئێمە وەکو بەڕێوەبەراتی کتێبخانە گشتی وەرتێ هەستاین بە بەشداریکردنمان لەو چالاکی ئەسپ سواری کارۆخ وەکو هەم وەکو هاوکاری و هەمیش وەکو شتێکی فۆلکلۆری بەشدار بێن هەروە کتێبخانەکەمان ئامادەیە پشتگیری لەو جۆرە چالاکیانە بکە.
من دنیا خەڵکی وەرتێمە هەڵبەت ئەمڕۆ دووەم ساڵەکە فیستیڤاڵ لێرانە ئاکرێتەوە بێگومانیش خەڵکە دەن بێرانە بۆ بینینی ئەم دیمەنانە و هەروەها دەمدەدەین چەند چالاکیەکە بۆ چێژوەرگرتن لەو کاتە خۆشانەوە کە خەڵک لەو شوێنە دەورانەوە دادێت و بێزگەلەوەی کە خەڵکی وەرتێنە خەڵکی جێەکانی دیکەشەوە دێن هەڵبەتە ڕێگایکی دوورە برن بۆی بێن ئەم دیمێنە جوانانە ببینن کە لە وەرتێشا دەبرێت بێگومان وەرتێشەر وەکو ناوچەکانی دیکەدا کۆر شوێنێک لە شوێنەکانی دنیادا کۆمەڵێک فیستیڤاڵ و کۆمەڵێک چالاکی دەدا ئەنجام بدرێت کە البەتە هەر کەسێکەوە وەکو شوناسی نەوتەوەی خۆمان و شانازی پێوە دەکەین. من ناوم شریهان خدر دانیشتووی خەڵکی وەرتێم ئەمڕۆ هاتم بە بۆنەیەوەی کە فیستیڤاڵە بناری کارۆخی وەرتێ ئەنجام ئەدرێت ئەو فیستیڤاڵە دومین فیستیڤاڵی ساڵانەی وەرتەیە زۆر خۆشحاڵم کە وەرتێژ یەکێکە لە شوێنە تایبەتەکان کە فیستیڤاڵە تایبەت بەخۆی هەیە و ئەوڕۆکە فیستیڤاڵی ئەسپسوارانی وەرتێ بەڕێوە ئەچیت ئێمە وەک گەندەمەچی ئەسپسوارانی کارۆخ دەستخۆشی لە سەرۆشی ئەسپسوارانی کارۆخەکەم کاڵسا بەو فیستیڤاڵی فیستیڤاڵی کردیتەوە ئەو ماوەی 2 ساڵەمە فیستیڤاڵەکەن ساڵی دووەمە و ئەسپەکەم ئەسپی کوردیە ئەسپا سوڵتانی ناوە زیاتر ئەسپی کوردی لێرە باشتر و تونترە خۆڕاگرترە دووادارمەوانی ئەسپی ڕاگرن ناوچەکەیان و گێرە ینی شاخاویە ئەسپی کوردی ڕابگرن خەریترە. No.